بۆچی مناڵبوون بە شێوازی سروشتی باشترە لە چاو مناڵبوون بە شێوازی نەشتەرگەری؟ سڵاوی خواتان لێبێت. خانمانی ئازیز، مناڵبوونی سروشتی بەڵێ پرۆسەیەکی بە ئازارە، بەڵام پرۆسەیەکی سوودبەخشە چ بۆ دایک چ بۆ کۆرپە. وەچیتر لەم پرۆسەیە تۆی خانمی دووگیان بە تەنهانیت. لە سوودەکانی مناڵبوون بە شێوازی سروشتی بۆ دایک بریتیە لە زوو چاک بوونەوە، مانەوە لە نەخۆشخانە بۆ ماوەیەکی کەم، شیرپێدانی خێراتر، دوورکەوتنەوە لە مەترسیەکانی نەشتەرگەری کە ڕەنگە لە کاتی نەشتەرگەری ڕوودات یاخود لە ماوەی داهاتوودا. لەوانەش بریتیە لە کەمبوونەوەی مەترسیەکانی خوێنبەربوون، خوێن وەرگرتن، کرانەوەی شوێنی برین، برینداربوونی کۆئەندامی هەرس یاخود کۆئەندامی میز و میزەڕۆ، کەمبوونەوەی مەترسیەکانی گیرانی ڕیخۆڵە، مەترسیەکانی خوێنمەینی قاچەکان و سیەکان، هەروەها دوورکەوتنەوە یاخود کەمبوونەوەی کێشەکانی دووگیانبوون لە داهاتوودا کە ڕەنگە بەهۆی پێکەوە نووسان و گیرانی بۆریەکانی مناڵدان ڕوودات. لە سوودەکانی بۆ کۆرپە بریتیە لە شیر خواردن بە شێوازێکی خێراتر و باشتر، مناڵبوونی سروشتی ئەبێتە هۆی چالاکبوونی کۆئەندامی بەرگری لە جەستەی کۆرپە، هەروەها ئەبێتە هۆی کەمبوونەوەی کێشەکانی هەناسەدان و تەنگە نەفەسی. زۆر سوپاس.